دروست نییە ئافرەت حەپی مەنعی هاتنی عادە بخوات بۆ ئەوەی بڵێ من لە ڕەمەزاندا لەگەڵ خەڵکا بە ڕۆژوە بم یا بۆ ئەوەی بتوانم لە شەوانی قەدرا نوێژ بکەم یا لە عومرە و لە حەجا لەگەڵ موسڵماناندا تەواف بکەم. ئەو حەپانە زەرەر و زیانێکی زۆریان هەیە. گەورەترین زەرەری ئەو حەپانە ئەوەیە ئافرەت تووشی حاڵەتێکی ئێڕباکە کات کە لە کاتی خۆیدا خوێنی بۆ نایەت یان پێش ئەکەوێ یا دوا ئەکەوێ یا کە موزیا دەکا یا پچڕ پچڕ دێت سەریان لێ تێکەچێ و ئایا بە ڕۆژوو بم یا نەبم نوێژ بکەم یا نەیکەم. ئەم پرسیارانە لە ڕەمەزاندا لە ئافرەتانە زۆر ئەبێت بۆ لەبەر ئەوەی ئەو حەپانە بەکارهێنن. ئەو حەپانە شەرعەن دروست نییە ئافرەت بەکاری بێنێ بۆ ئەوەی بڵێ من لەگەڵ خەڵکدا بە ڕۆژوو بم یان شەوانی قەدر بگرم یان حەج و عومرە لە کاتی خۆیدا بکەم. ئەوە شتێکە خوای پەروەردگار لەسەر کچەکانی ئادەمی نووسیوە بە شێوازی سروشتی و طەبیعی خۆی کاتی خۆی کە هات ئیتر تۆ مەعذوری نە نوێژت لەسەرە نە ڕۆژوت لەسەرە نە تەوافت لەسەرە گوناهباریش نابیت. ئەو شتانەی کەوا مەنع کراوە نابێ بیکەی. ئەوەی تریان ذیکرکردنە دوعاکردنە قورئان خوێندنە ئەوانە ئەتوانی بکەی وا سەبرت هەبێت تاوەکو پاکە بیتەوە لەگەڵ موسڵماناندا ئەوان چۆن بە ڕۆژوو دەبن هەندێک کە تۆ پاک و خاوێنی بە ڕۆژوو بە ئەوەیشی کە عوزرت هەیە وەکو چۆن بارێکی سروشتی و ئاساییە بەسەرتدا دێ و بەسەر ئافرەتانی تریشدا دێت تۆش وەکو ئەوان سەبرت هەبێت دوای ڕەمەزان ئەوەی کەوا حقوقی شەرعیە ئەکەوێتە سەرت بیدەرەوە.